نامەیەکی هێمنی شاعیر بۆ تەواوی کوردان. هێمنی شاعیر کە لە تەواوی هەڵبەستەکانیدا داخ و ناسۆرێک بۆ ژێردەستەی گەلەکەی بەدی دەکرێت. هەمیشە هەوڵی داوە لە ڕێگەی وشیارکردنەوەی کوردەوە خۆی و گەلەکەی لەو داوە گەورەیە ڕزگار بکات کە بەندە بە داوی نەزانی و نائاگاییەوە. جیا لە هۆنراوە ناسک و پڕواتاکانی هەندێک دۆکۆمنت و نامەی لێبەجێماوە کە زۆر ورد و مانادارن. یەکێک لەو نامانە کەوا دەردەکەوێت ئاڕاستەی هەموو کوردێکی کردبێت لە ژمارە 2 گۆڤاری نیشتیماندا دانراوە و بڵاو کراوەتەوە. نامەکە دەڵێت خۆت بناسە، خۆشەویستەکەم، خۆت بناسە، بزانە تۆ کیت، مێژوو بخوێنەرەوە و تێبگە لە چ ڕەگەزێکی. ئەگەر بڕوا بە مێژوو نووسەکانی خۆمان ناکەی، ئەگەر وەکو جۆڵاکە بەسەر دڕی خۆت ڕازینی بڕوا بە بێگانەکان و بە ڕۆژەڵات ناسەکان بکە، بزانە ئەوان دەربارەی تۆ، باب و باپیری تۆ، خاک و نیشتیمانی تۆ چی دەڵێن و چی دەنووسن. ئازیزەکەم، تۆ کوردی، تۆ لە نەتەوەیەکی خاوێنی، تۆ ڕەگەزێکی پاکی، باپیرەکانی پێشووی تۆ هەر لەم خاکەدا کە کوردستانی پێدەڵێن و ئێستا تۆی تێدا دەژی و داخەکەم هەر لەتەی بەدەست کەسێکەوەیە ژیاون. بەڵام چۆن ژیانێک وەک تۆ دیل و ژێردەستەی دراوسێکان بوون نەبەخوا ئەوان سربەست و سربەخۆ بوون و ئازاد ژیاون. گیانەکەم، کوردەگیان، بە قسەی برای خۆت بکە، لە خەوی نەفامی هەڵسە، تۆزێک لە حاڵی خۆت ورد بەرەوە، هۆشت بێنەرەوە بەرخۆت، خۆڵت هەڵماڵە و بە هەموو هێزی خۆت بقیژێنە و بڵێ منیش ئادەمی زادم، حەقی ژیانم هەیە، ئەمەوێت وەکو خەڵک ئازاد و سربەست بژیم، سربەخۆیم دەوێ و حەقی مەشروعی خۆم داوا دەکەم. لە دیلی و ژێردەستی دراوسێکان جاڕز بووم و ئەمەوێت ڕزگار ببم.